پارتی دیموکراتی کوردستان بارگای لقی پێنجی حزبەکەی لە ناوچەی کەڕادەی بەغداد ڕووخاند و هەموو چالەکی سیاسی و مەدەنیەکانیشی بۆ ماوەیەکی کاتی ڕاگرت. بەپێی زانیاریەکانیش پارتی بارگایەکی نوێ لە ناوچەی سەوزی بەغداد دەکاتەوە. درەنگانی شەوی 27 ئەم مانگە بەهۆی تویتەکەی نایب کوردستانی کاندیدی ژمارە 30 پارتی لە نینەوە و کەسی نزیک لە سەرکردەکانی ئەو حیزبە کە سوکایەتی بە مەرجەعی باڵای شیعەکان لە عێراق کردبوو وەک ناڕەزایەتیەک لایەنگرانی حەشدی شەعبی بارگای پارتیان لە شەقامی 52 ناوچەی کەڕادە لە بەغداد ئاگر تێبەردا. ڕووداوەکە هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتەوە و پارتیش هیچ تەقەیەکی لە خۆپیشاندەران نەکرد و کەسیش دەستگیر نەکرا. بەڵام پارتی حاشای لە کادرەکەی کردو لە ڕێگەی وەزارەتی ناوخۆوە بڕیاری دەستگیرکردنی بۆ دەرکرا. دوای 2 ڕۆژ لە سوتاندنی بارگاکەیان سەرکردایەتی پارتی بڕیاریدا بارگای حیزبەکان لە بەغداد بڕوخێن و هەموو چالەکی سیاسی و مەدەنیەکانیش بۆ ماوەیەکی کاتی ڕابگرن. بەپێی زانیاریەکانیش بڕیارە پارتی بارگایەکی نوێ لە ناوچەی سەوزی بەغداد بکاتەوە. ئەوەش لە کاتێکدایە ڕۆژی 7 ئۆکتۆبەری 2020 بەهۆی سوتاندنی ئاڵای عێراق لە هەولێر لایەنگرانی حەشدی شەعبی لقی پێنجی پارتیان لە بەغداد سوتاند. لەبارەی سوتاندنی بارگاکەی پارتی محەممەد حەکیم وتەبێژی کۆمەڵی دادگەری ڕایگەیاند. گەرچی نەریتی بارگا سوتاندن پارتی داهێنا، خۆزگە پارتی لە کاتی پەلاماردانی بارگاکانیشی لە هەرێمی کوردستان هەڵوێست و کاردانەوەی وەکو بارگاکەی لە بەغداد بووایە و تەقەی لە خۆپیشاندەران نەکردایە.